زەلامێکی درندەش بوو، یعنی اختیار و مناڵ و گەنج و ئەوانەی نانەبوو، نانە خێر. بابەتێکی دیکە ناوێکی تری دیاری ئەو سەردەمەی حکوومەتی بەعس و عێراقی بارق حاجی حەنتە بوو، پێما بێ فەرماندەی هێزی تایبەت بوو. ئەو چ ڕۆڵێکی هەبوو لە شەڕی کۆیدا؟ لیوا بارق عەبدەڵڵا الحاج حەنتە خەڵکی شاری سوێرەیە. ئەسڵا بارق لێپساوی فەرماندەی هێزی تایبەتی عێراق بوو ئەو کاتە لە مەتای کوێتیشا بوو کەینەکە بوو. هێرشەکەی بردە سەر کوێت، بەڵام ئەو شەڕیان نەکرد چونکە شەڕ لە کوێت ڕووی نەدا، ینی تەنها نەبێت لە کۆشکی میری کوێت هەنێت تەقە و شەڕ کرا، لە هیچ شوێنێکی کە شەڕ نەکرا وەک بڵێ شەڕی بەری، بەڵام بەشدار بووە لەوێ. بەڵێ بەشدار بوو کە چووە ژوورەوە، ینی بۆ نمونە سەفوان کە تانکی عێراقی ڕۆیە ژوورەوە، عەمیدێکی کوێتی لەگەڵ 8 سەربازە خۆیان گۆڕی بوو، ینی هەرجلی سەربازیان لەبەر نەبوو، دژداشەکانیان لەبەر بوو، سەریان بەرز کرد، کاتێ سەریان کرد تانکی عێراقەوەتیان داشن دەست بەرزکەنەوە، خۆشیان سەریان سوڵما بوو، نەیان نەزانیشێ بەرگریەکی بە تۆ نەبووە، توانای تویان نیە. ئەی باس لەوە کرێ هەر بە بۆنەی ئەو شەڕی کۆیتەوە بوو کە سەدام حوسێن بارقی کوشت، بە بۆنەی ئەوە بوو یا هۆکاری تریشە بوو؟ کۆمەڵێ هەڵە ڕووی داوە، کۆمەڵێ بابەت لە نێوانیانە کارێکی تر هەبوو. باش بارق کە لە مەتاری کوێت بوو، ئەگەر تا هاوڵاتی و ئێمە بە بیرمان دێ سەدام حوسێن کاتی خۆی لە تەلەڤیزیۆن دەرچوو وتی ئەگەر بڕیاری کشانەوەمدا لە کوێت دەرچوو دەنگم ئەوە من نیم، کەس نەکشێتەوە، ئەوە من نیم. ئەم یەقینەوە وتی بەوە هاوتی، بەڵام کاتێ بڕیاری کشانەوەیدا کە تیایش و دوای 7 مانگ بارق لە مەتاری کوێت قسەیەکی کرد، وتی ئەم زەلامە چیەکە؟ لێرەوەڵێ مەکشێنەوە، لێرەڵێ بکشێنەوە. مەبەستی سەدام حوسێن، مەبەستی سەدام حوسێن بوو. ئەوە ئاگاتەوە سەدام حوسێن غەڵەت قبوڵ ناکە، بە شێوازێکیش وتی بە سوچی. جگە لەوەش لە کاتی ڕاپەڕینە بارق ئەو کاتە لە سێدارە نەدرا، عیدامیان نەکرد، نەیان کوشت بوو، هاتەوە بەرەو تووس خورماتوو کە ڕاپەڕین دەستی پێکرد، تووس خورماتوو کەوتە دەست هێزی پێشمەرگەوە. لەوێ چەند باسیەک و استخبارات و ئەمنی لە سێدارەدا لە بەرەوەی تووزیان بەجێشت و ڕایان کرد، بە بێگەڕانەوە بۆ هیچ شتێ سەر بەخۆی ئەمەی کرد. ئەمە هۆکارێکی تر بوو، ئەمە هۆکارێکی کە بوو، بەڵام هۆکاری سەرەکی کوێت بوو. بەسەمەش کۆتایەکەی چۆن بوو؟ کۆتایەکەی کوشتیان، بەڵێ هەرخۆی نەبوو، کۆمەڵێکی کە بوو، لیوا عسمەت بوو، ئەو بوو کامل ساجد و فەرماندەکانی هێزی تایبەتی عێراق جەنەراڵەکانی هەمووی لە ناودا، کەسی نەما. باش وەڵا هەر لەسەر بارق لەبەرەوە ئەوەندە باسی بارق حاجی حەنتەکەم ناوێکی ئاشنایە بەوەی زەبروزانەکانی بەرامبەر کورد دەنامتەزانی لە هەرێمی کوردستانی شەر بارق هەبووە، ینی ڕۆڵی هەبووە لە گەرمیان لە منتیقەکانی تر، ئەرک و بەرپرسیارەتی هەبووە، پێما بێت لە سەرەتاکانی ئەوە بووە کە چوەتە ناو جێیشی عێراقیوانە. بارق جگە لەوەی کە بڵین لە سوپای عێراق و حتەی کە ئەفسەر بوو ملازمەوەل بوو لە لوبنان بوو، لەوێ شەڕێ کرد، دەرەوەی عێراقی شەڕ، بەڵێ لە لوبنان بوو، ئەو کاتە ملازمەوەل بوو لەگەڵ هێزی تایبەتی عێراقا کە بڵین ئامر فەسیل بوو، 6 سەربازی هێزی تایبەتی لە بندوز بوو لە لوبنان، لە شەڕی ناوخۆیان لەوێ شەڕێ کرد ئەم زەلامە. دوایەوە کە هاتەوە مەسەلەن لە کوردستانە بەشداری شەڕی ناوچەی گەرمیان و ئەوانەی کردووە، بەشداری شەڕی شیوە سوور و ئەو منتیقانەی کردووە لە زۆر شوێنە لە کوردستانە شەڕی کردووە. زەلامێکی درندەش بوو، یعنی اختیار و مناڵ و گەنج و ئەوانەی نانەبوو، نانە خێر، ینی یەکێ لەوانە شوێنێک شەخصێکە لە منتیقەی شیوە سوور کە پێڵێن ئۆمەرمەندان، ئۆمەرمەندان لەو ناوچەی لای خەڵخاڵانەوە شیوە سوورەوە، بارق بەدەستی خۆی تەقاندیەوە، ئەو بڵین مەرقەدەی کە خەڵک بەدەستی پیرۆزی ئەزانێتن. بەڵێ بارق لە ساڵی 1986 بەڵێ لە 84 با بڵێن کە ئێران لە نەوتی کەرکووکیدا سەدام حوسێن پێویستی بە هێزێ بوو کە کەرکووک بپارێزێ،
بارقیان هێنا کردیانە قائد قوات حمایەتە النفط فەرماندەی پاراستنینەوە پاراستنی نەوت لە کەرکووکە کە بڵێن شوێنی هێزەکەی لە شۆرجە بوو لە منتیقی ناوچەی حیسابات ئەلێنانە بوو